لە کۆنفرانسەکەی زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک کە ناونیشانی سربەخۆیی داهاتووی کوردستان ڕوبەڕووبوونەوە و دەرفەتەکانی هەڵگرت بوو لە دیدی سەرکردایەتی سیاسی کوردستان و کەسانی ئەکادیمی و ڕۆژنامەنووسانی ناوخۆ و دەرەوە و سیاسەتمەدارانی ناوخۆ و دەرەوە قسە لەسەر سربەخۆیی کرا. ئێمە لەم ئەڵقەیەی وێنە گەورەکە مەبەستمانە لە دیدی کەسانی گەنج و نەوەی نوێ و ئەو کەسانەی کە بەرپرسیارەتیان نییە لە ناو حزب و لە ناو حکوومەت ئەم باسە گفتوگۆی لەسەر بکەین و تاوتوێ بکەین و ڕای جیاوازی لەسەر بگوێزینەوە. دەوترێت هیچ کات سربەخۆیی هێندەی ئێستا جێگەی باس نەبووە. هەندێک پشگیری لێ دەکەن و هەندێک دژی دەوەستن و هەندێکیش لەگەڵیدان، بەڵام پێیان وایە کاتەکە گونجاو نییە. دەبێت چ هەنگاوێکی تر بنرێت بۆ ئەوەی نێوماڵی کورد ڕێکخراوتر و ئامادەتر بێت بۆ سربەخۆیی و باسکردن لە پرسی دەوڵەت. هەموو کەسایەتیە بەشداربووەکانی کۆنفرانسی سربەخۆیی لە زانکۆی ئەمریکی کوردستان جەختیان کردەوە کە دەبێت کێشە ناوخۆییەکان چارەسەر بکرێن و هەمووان پێکەوە پەنجەمۆری خۆیان لەسەر بەڵگەنامەی سربەخۆیی کوردستان دابنێن بەبێ جیاوازی، بەبێ کردنە دەرەوەی هیچ کەس و لایەنێک، هەموو تاکێکی کورد. ئەزیزانم سڵاوتان لێبێت. من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە بە هاوکاری هاوڕەکانم ئەڵقەیەکی دیکەی وێنە گەورەکەتان پێشکەشەکەین بۆ ئەم ئەڵقەیەمان چوار میوانی ئەزیز و بەڕێز لێرە حزوریان هەیە لە دەستە ڕاستەوە کاک دانانەقی چاودێری سیاسی، مامۆستا دڵشاد نامیخ مامۆستای زانکۆ، مامۆستا سامان ساڵح ڕۆژنامەنووس، مامۆستا شەماڵ ئەحمەد مامۆستای زانکۆ بە خێراتنی هەرەموتانەکەم سەرچاوماناتن. بەر لەوەی بچمە لای یەکەم پرسیار، سوپاس بۆ های کرێست کە هاوکاری کردین بۆ ئەوەی ئەم ئەڵقەیەی وێنە گەورەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ پێشکەش بکەین. کاک دانەگەر لە پرسیاری سەرەتا و دەستپێکەوە بێمە لای جەنابەت. پێم خۆشە لە بیدایەتی بەرنامەکە زەمینە سازیەک بکەین بۆ گفتوگۆکەمان. ڕای جەنابتان لەسەر سربەخۆیی لەم کاتی ئێستادا چییە؟ ئەم پرسیارە بێگومان لە میوانەکانی دیکەشیەکە. مەفهومی سربەخۆیی مەفهومێکە سەدەیەکی تێپەڕاندووە و بەداخەوە سەدەی 20 چانسی باسکردنی سربەخۆیی تیانە بوو. لە کۆتایی یەکانی سەدەی 20 واتە دەیەکی مابوو کورد ڕاپەڕینی کرد و لەو ڕاپەڕینەتا بە جۆرێک لە جۆرەکان توانی سێ پارێزگای لەدەستا بێ و لەو سێ پارێزگا سەرەڕای هەموو کەم و کوڕێکان و سەرەڕای هەموو ئاڵۆزیەکان و هەموو دەردەسەریەکانی حکوومەتی کوردی و حزبی کوردی و سیاسەتی کوردی و چانسی بەشداری لە دیبلۆماسیەت و سیاسەتە ئەوەی لێ دەرچوو کە پێی هەیە لە ئێستا و ئەزمونونەکەی گەیشتوتە 2 دەیە و 5 ساڵ و سربەخۆیی پەیوەستە بە نەتەوەیەک و کوردیش نەتەوەیە و خاکی جیاوازە، جوگرافیای جیاوازە و لە ئێستاشە لە نێو عێراقدا چانسی کورد پێم وایە لە ڕووی سیاسی و لە ڕووی پرۆسسی دیبلۆماتی و لە ڕووی ناساندنەوە چانسێکە توانین بڵێن هاوکارە بۆ ئەوەی کە دەنگ بەرزکاتەوە بڵێ سربەخۆ بێ. و من ئەمەوێ ئەوە ڕوون بکەمەوە کە مەسایلی نیشتیمان چۆن کەسە دینیەکان بە مەفهومێکی گشتی بۆ هەموو دینەکان تاکێک عشق و عقل بەکارێنێ. عشق بۆ ئەوەی کە لەگەڵ خوددا عشق دەبەسێ و عقلیش بۆ ئەوەی کە چۆنە و دینە بکاتە پەیڕۆ و پرۆگرام. ئەوە من دەڵێم بۆ نیشتیمان لە ڕاستیە عشق و کردار گرنگ. عشق ئەوەیە کە لەسەر هەموو تاکێکی کورد مەفروزە و پێویست دەکات خاک و نیشتیمانی خۆی خۆش بوێ و ئینتیمای بۆی هەبێ. و من کارم بەوە نییە چی ئایدۆلۆژیایەک و چی بەرنمەیەک و چی مەفهومێک یەلێک لە سیاسەتا هەیە تەرکیزی لەسەر گۆڕینی ژینگەی سیاسی هەر وڵاتێک بۆ وڵاتێکی تر جیاوازە و قارەیەک بۆ قارەیەکی تر جیاوازە و ڕۆژهەڵاتیش لە ڕاستیە جیاوازە لە ڕۆژاوە. ئێمە لە ڕۆژهەڵاتە نەتەوەیەکین ژمارەمان 40 ملیۆنە و لە نێو ئەم ژمارە قەبەدا بەقەدەر ساڵی 2016 نەنێسرا و ئەو دۆستانەی لە پەنجاکانی سەدەی 20ەوە و گەواهی ئەوەی بۆ ئەو
کۆنفرانسی کە لە زانکۆی ئەمریکی دووهۆک کرا هەموو ئەوانەی کە دڵسۆزی و تەپاییان هەبوو بۆ نمونە لەگەڵ ئەو سەرگردانەی کە خاوەنی حزبی بەرکری و مقاومە بوون بۆ نمونە جەنابی کاک مەسعودە جەنابی مام جەلالە و جەنابی سەرکردە حیزبەکانی ترە خۆیان لەوێ داوایان لە سەرکردایەتی سیاسی کورد دەکرد و داوایان لە حیزبە سیاسی کوردەکان دەکرد ئەیان گوت بەسەر هەڵەکانتان نابڕۆنەوە و یەکدەنگ بن یەک ڕەنگ بن و من بەشداریشم کرد چانسی ئەوم هەبوو لە هی سۆسیال دیموکراتەکان لە سلێمانی دواگوتاری سەرۆکی حیزبی سۆسیال دیموکراتەکانی ئەوروپا وتی ئەگەر ئێوە یەکگرتوونە بن ناتوان پاکێشتانە بێ بۆ بەغداوە ئەگەر یەکگرتوونە بن ناتوانن بەرامبەر تەحەدیایەتەکان بەرنامەتانە زۆر سپاس دەکەم بێگومان من دێمە وڵات بۆەوەی ئەو قسانەی دەستم ماوە بڵێ ئەو سەرکردە سیاسیانی وەکو بێرنارد کۆشنەر کە وەزیری خارجی پێشووی فەڕەنسایەوە کەسایەتیەکی گرنگی سیاسیە و لە سەدەی 20 زۆر هاوکاری هەردوو هێزە سەرەکیە کوردیەکەی کرد پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ئێسا وەکو سیاسیەک خۆی گەواهیدا خۆی شاهێتی داوتی دوای 50 ساڵ من ئاهێک دەڵێم من لەگەڵ سربەخۆییان وەکاری دەوێت وەکو خەونێکی خۆی ناوزەکو خەوناوی سپاس دەکەم مامۆستا دڵشاد ڕای جەنابتانیانی من وردە هەوڵە دەم ئەو قسانی لە ناو کۆنفرانسەکەش کرابوون بە حکومی من هەردوو ڕۆژەکە خۆم لەوێ حزۆرم هەبوو یعنی زاڵمای خەلیلزاد لە قسەیەکیە یعنی زۆر بەوازحی ئەڵێ ئەگەر بە خێرایی بۆم دۆزرێتەوە ئەڵێ زۆر وڵات وەک کوردستان خاڵی بەهێزیان نەبوو کە بوون بە دەوڵەتی سربەخۆش لەم منتەلەقەوە ینی ڕێی خۆتم پێ بڵێ لەسەر سربەخۆیی و تەوقیتەکە بەڵێ تەبەن کە باس لە سربەخۆیی ئەەکەین بە نسبەت هەرێمی کوردستان ممکنە ئێمە باس لە کۆمەڵێک خصوصیات پێویستە لە بەرچاومان بێ کە ئەمە خصوصیاتی هەرێمی کوردستانە و ئەم بەشەی کوردستانە و لە هەموو هەنگاوێک و هەموو کردارێکمان بۆ مەسلەی سربەخۆیی لە بەرچاومان بێ وەکو هیوا وەکو ئومێد و وەکو کارکردن تەبەن دوو شتن پێویستە ڕەبتیان بە یەکەوە هەبێ ئەم دوانە بە یەکەوە گرێ بدرێن مەسلەی سربەخۆیی ئێستا لە ئێستای هەرێمی کوردستانە پێم وایە پێویستە ئەولەویات و کاری یەکەمی هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بێ بە تەواوی لایەنەکانەوە بە جیاوازی بیر و بۆچوون و ئایدۆلۆژیانەوە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان 25 ساڵە وەکو کاکداناوتی خاوەنی فەرمانڕەوایی نیشتیمانی خۆمانەکەین نیشتیمان کە نواتی یەکەمی دەوڵەتە کە ئەساس و بنەمای یەکەمی بە دەوڵەت بوونە ئێمە هەمانە و 25 ساڵیشە فەرمانڕەوایی ئەەکەین جا فەرمانڕەوایی چۆن بووە ملاحەزەمان چۆنە لەسەری ئەمە مەسەلەیەکی ترە ئێستا ئێمە ئەمانەوێ ئەم فەرمانڕەوایی خۆمان بگوازینەوە بۆ ئەترافێکی دەولی و سیادەی خۆمان ممارەسەی بکەین لەسەر ئاستینەوە دەوڵەتی یانیش جارێکی تر ئەم فەرمانڕەوایی خۆمان بچوو بکەینەوە و بیخینە ژێر سیادەی وڵاتێکی ترەوە پرسیارە گرنگەکە لە لای هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان پێویستە ئەمە بێ و پێویستە بەرنامە هەبێ بۆ ئەوەی ئەم فەرمانڕەوایی کە 25 ساڵە هەمانە بگوازرێتەوە بۆ قۆناغی نێودەوڵەتی ممارەسەی سیادەی خۆمان بکەین بە شێوەیەک لە شێوەکان لە ڕێگەی هێزی پێشمەرگەی کوردستانەوە ینی ناوی کوردستان دیسان بووە بە ناوێک هاتوۆتەوە بەرباس لە دنیاە کە ئێستا گویان لە ناوی پێشمەرگا بێت وشەی کورد و کوردستانیان بیرەکەوێتەوە خۆی پێت وایە ئەبێ ئەمە تەوزیف بکرێت و سوودی کۆمەڵێک ڕەمز هەیە ئێمە قسەمان ممکنە لە سیاقی بەرنامەکە بێنە سەر ئەوە بەتانە کۆمەڵێک ڕەمز هەیە کە ئەم ڕەمزانە بنەمایە خودت خاڵی کۆکردنەوەی جیاوازیەکانی نەتەوە و نیشتیمان و هەم ئەمانە پێشمەرگە ئێستا بۆ ئێمە یەکێکە لەو ڕەمزانە و لەسەر ئاستی نێودەوڵەتی سۆزێکی دەولی گەورەی بۆ ئێمە فراهم کردووە بەڵام لەسەر ئاستی ناوخۆیش پێویستە ئەم خیتابە خیتابی هەموو لایەنە سیاسیەکان بێ و ناکرێ کارێکی عەقلانی نییە حیزبی کوردی لە هەر ئاستێکی حیزبایەتیدا بێ و حەجمی هەرچەندێک بێ کارێکی عەقلانی نییە بۆ ئەو بیر لەوە بکاتەوە فەرمانڕەواییە کە 25 ساڵە لەسەر نیشتیمانی خۆی هەیەتی بیگوازێتەوە بۆ ئاستێکی بچووکتر بەڵکو کاری عەقلانی و طموحی گەورەی حیزب پێویستە ئەمە بێ کە ئەم فەرمانڕەوایەتیە بگوازێتەوە ئەمەش دەبێ بە هەموو لایەنەکانەوە هەنگاوی بۆ بێن ئەمە پێویستی ئەگەر بێنە سەر پێویستیەکان باس لە پێویستەکانی ئەم بابەتە بکەین دەبێت پێویستمان بۆ کۆمەڵێک زەمینەسازی هەیە یەک لەوانە کە مەسەلەی حیواری مجتەماعیە گەر بە چەند خاڵێکی کورد ئاماژەی پێ بیت من تەدوین یەکەم دواتر یەک لە سەریانەوە بەڵێ مەسەلەن یەک خاڵی زۆر گرنگ ئەوەیە کە ئەمە بێ بە ئەولەویاتی گفتوگۆکردنی نیشتیمانی گفتوگۆک لەسەر ئاستی نیشتیمانی لایەنە سیاسیەکانی کوردستان ئەم بابەتە هیچ کەس بە مڵکی کەسێکی تر و بە وەزیفەی کەسێکی تری نەزانێەوە خۆی لێ نەبان بکە ئەمە خاڵێکی تر ئەمە بکرێ بە بابەتی گفتوگۆی تەواوی پێک هاتەکانی هەرێمی کوردستان کە
ئێمە لە هەرێمی کوردستان زیاتر لەنێتەوە یەک لەگەڵمان ئەژی و لە هەرێمی کوردستان ئێمە جۆرێک لە نظامی سیاسیمان هەیە کە ممکنە کێشەی تیا هەبێ بۆ گواستنەوەی ئەم نظامە سیاسیە بۆ دەوڵەت بوون ئێمە چیمان پێویستە خەلەل لەکوێیە خەلەلەکان دەستنیشان بکرێ و ئەماش تەواوی پێکهاتە و تەواوی ڕۆیا سیاسی جیاوازەکان کۆ بکرێتەوە و هیچ کەسێک فەرامۆش نەکرێت لەم بابەتەیە ئەمە کۆمەڵێک خاڵن ممکنە دواتر بە درێژی قسەیان لەسەر بکرێت بێگومان من ئەچینە سەر یەک بەیەکی خاڵەکان و گفتوگۆی لە بارەواکەین مامۆستا سامان دکتۆر بەرەم ساڵح لە پانێلەکەی خۆیە کە کۆمەڵی قسەی کرد ئەڵێ دوای 16 ساڵ نە کورد نە عەرەب لە دەستور ڕازینین بەمەرجە کورد بەشدارێکی کارا بۆ لە نووسینەوەی دەستورە لە عێراق مەبەستم گۆڕانی بنەڕەتی لە ماوەی 13 ساڵ بەدی هاتوون و بۆ ئەوەش ئاماژە بە هاتنی داعشەکات ینی ئەڵێ هاتنی داعش شکست و شکانی سوپای عێراق ئەکرێ ینی داعش بە خاڵێکی ڕەشدانرێت بە هێزێکی نازانم ناوی زۆر لێنراوە تاریک پەرست و درڕندە و ئەم شتانە بەڵام ئەکرێ وەکو خاڵێکی گەشت لەو ڕۆ سەیری بکەین کە لە بەرژەوەندی کورد و کوردستان بەکاری بێنین چ لە ناوخۆ چ لەگەڵ عێراق چ لەگەڵ وڵاتانی ئیقلیمی و دراوسێ چ لەگەڵ جیهانیش بەنای خی گەورە میهرەبان دیارە ڕوانگەی قسەکردن لەسەر ئیسلاحی دەستوری ڕوانگەیەکی عێراقیانەیە چونکە تۆ دەستور بە عێراق ئەلووسیتەوە و دەستورەکە دەستورێکی ینی بڵین عەرەبی عێراقیە ئەو ڕوانگەیی کە ئەوێت دەستور چاک بکرێت ڕاستیە ڕوانگەیە کە ئەوێ عێراق بینە بکرێتەوە و بندێتەوە بەیەکیەوە بۆی بتوانرێت و دەوڵەت تەسەڕف بکە من بۆ خۆم لەگەڵەوە نیم جارێکی تر بۆ منە کورد لەم قۆناغەیان لە قۆناغی دواتر هەوڵی ئەوە بدا دەستورەکە بە جۆرێک بنووسێتەوە کە دیسان جێ خۆی تابێتەوە لەو عێراقی کە لە مستەقبەلی پێتان وایە کە نێوماڵی عێراق نێوماڵێکی شپرزە و لێکترازاوە ئەگەر بۆ نمونە نێوماڵێکی شپرزە و لێکترازاویش نەبێت نێوماڵێکە جێگی کەسی تریتیان نابێتەوە جگە لە عەرەب یعنی عێراقێکی عەرەبیە کاتی خۆشی کە دروست کراوە کە بەریتانیەکان دروستیان کردو لە ڕاستیە بۆ عەرەبیان دروست کردووە نەک بۆ کورد لە ڕاستیە بۆ لەبەرەوەی کاتی خۆی کوردەکان بە زۆر خرانە نێو عێراقەوە و لە تاریخێکی زۆر دواتر ویلایەتی موسڵ 1925 خرایانێ و عێراقی عەرەبی کە ئەویان بە دەستکەوت زانی کە بە هەمیشەیی کوردیان خسووتە ناو چوارچێوەی ئەو جەهانمەی کە پێی ئەوەتری عێراق لە ڕاستیە وڵاتی لە جۆری عێراق ئێمە عیلاقی کورد لەگەڵ عێراقایان لەگەڵ عەرەبایان هە لەگەڵ داگیرکەرەکانی تری کوردستانە تورک و فارسیش عیلاقەیەکە لەسەر بنەمای هێزە لەسەر بنەمای هێز وەستاوە یعنی ئێمە هەتا بە هێز بین بۆ عەرەب و تورک و فارس خراپە و عەرەب و تورک و فارس هەتا لاواز بێ بۆ ئێمە باشە ئەمە معادلەیەکی گرنگە ئەگەر ئەم دەوڵەتانی کە ئێمەیان داگیر کردووە هەم تورک هەم فارس هەم عەرەب ئەگەر دیموکراتیش بن هەر بە کەڵکی ئێمە نایەن من لێرە جملەیەکی بەڕێز دکتۆر سەردار عەزیز هێنمەوە کە ئەڵێ ئەگەر عێراق لە سوید و نەرویجیش دیموکراتی تر بێ هێشتا بۆ کوردستان خراپە لەبەرەوەی شوناسی ئێمە شوناسێکی کوردیە جیاوازە لە شوناسە عێراقی عەرەبیەکە جیاوازە لە شوناسە تورکیە فاشیستەکە جیاوازە لە شوناسە ئێرانیە صهیۆنیەکە لەبەرەوە ئێمە وای ئەبینین شەڕ لە منتیقەیە ئەگەر چ ڕوبەڕووی عێراق بێتەوە یا ڕوبەڕووی ئێران بێتەوە یا ڕوبەڕووی تورکیا بێتەوە یا ڕوبەڕووی سووریا بێتەوە بۆ ئێمە دەرفەتە نەک بڵین سوودی هەیە دەرفەتێکە بۆ لەبەرەوەی ئێمە بینیمان پێنج فەیلقی سوپای عێراق شکستی هێنا و ئەوان نیانتوانی خۆیان بگرن و بەشێکی ئەگەرەوەش تاکتیک و ئەوانش بێ بەڵام لەم نێوەندا زۆر جار وەکو عوفرە بینگۆ ئاڵێ مەسەرەن شەڕ دەوڵەت دروستەکات شەڕ دەوڵەت دروستەکە و هەندێک دەوڵەتیش ئەڕۆخێنێ لەوانەیە ئەمە دەرفەتێک بێ بۆ ئەوەی کە ئێمە بتوانین دیسانەوە دەوڵەتێ دروست بکەیت بۆ خۆمان لە مێژووە کورد دەوڵەتی بۆ لە ڕاستیە دەرفەتەکە هێندە بەهێزە ینی سەرکردایەتی سیاسی کورد و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بتوانن دەوڵەتێکی لێ دروستکەن و خۆی پێکەوە هەنگاوی بۆ بنێ لە ڕاستیە سەرکردایەتی سیاسی کورد لاوازە ئەگیان دەرفەت بەهێزە دەرفەتەکە لە 92 هەبوو ئەگەر ئەمان بیانویستایە دروستی بکەن بەڵام ئەوەی کە من ئەیبین ڕاستیە سەرکردایەتی سیاسی کورد ئەمەی کە ئێستا هەیە و ئەوەشی لە 92 خەریکی ئیدارەدانی وڵاتە و لە نەوەی شۆک و بەری کوردستانی ڕاستیە نایەوێت دەوڵەت دروستکەن ئەگەر بیانویستایە دەوڵەت دروستکەن ئەیانتوانین دروستی بکەن چونکە دروستکردنی دەوڵەت معجزە و سیحر نییە دروستکردنی دەوڵەت بۆ هاوڵاتیە بۆ خەڵکە بۆ نیشتیمانە بەڵام چونکە ئەمان بۆ خۆیانیان ئەوێت بۆی ناتوان دروستی بکەن چونکە ئەمانیانەوێت میلەتێک بکەن بە کەرەستەی دروستکردنی دەوڵەتێک بۆ خۆیان نانوێت خۆیان بکەن بە کەرەستەی دروستکردنی دەوڵەتێک بۆ میلەتەکەیان یعنی فەرقی بینی سەرکردەکانی وڵاتی ئێمە لەگەڵ سەرکردەکانی ئەو گەلانی کە دەوڵەتیان دروست کردووە ئەمەیە لە ڕاستیە لە ئەمریکا کاتێک کە ئەمریکا دروست ئەکرێت سەرکردەکانیان دێن واز ئەهێنن بۆ واز ئەهێنن لەبەرەوەی نەریتی دیموکراسی بێتە مایی بە هێزبوونی ئەو دەوڵەتە
یعنی دیموکراسی بە تەمایی بەهێزبوونی و دەوڵەتە بە پێچەوانی وڵاتانی عەربی کە دیموکراسی بە تەمایی لاوازیان بۆ لەبەرەوەی لەسەر ئەساسێکی نادیموکراتی دامەزراوە. عێراق یەکێکە لەو نمونانەی کە دیموکراسی بە تەمایی لاوازکردنی مەسەن عێراق سیاسی کورد وەکو جەناب دامەژت پێکرد ئێستا دەرفەتەکە زۆر بەهێزە و دۆخەکەش کە دەرفەت بەهێز بێ حتمما دۆخەکە لەبارە و دروستە بۆەوە یعنی ئیش هەنگاوی بۆ بنرێت ئەبێ سەرکردایەتی سیاسی کورد زۆر بە کورتی دواتر دێمە وڵات ئەبێ ئێستا چی بکات سەرکردایەتی سیاسی کورد بە هەموو ڕەنگەکان ئەبێ سەرکردایەتی سیاسی کورد بگەڕێتەوە بۆ قسەکەی ئەحمەدی خانی 400 ساڵەمەوە پێش ئەبێ ئیتیفاقکەن ئەگەر ئیتیفاقمان هەبێت ئەتوانین سەرکەوین ئەگەر ئیتیفاقیان هەبێت بە دڵنیاییەوەدا ئەکەون و ئاخر نامە کە هاتبوو بۆ وەفدی هەدەپە هاوردی بۆ یەکێتی و پارتی گۆڕان دیارێک شعری جگەر خوێنی تیابێ ئەڵێ ئەگەر ئێوە نەبن بە یەکەمتان ئەکەون یەک ئەبێ گوێ لەم قسانە بگرن خۆ ئەمان ینی ئەبێ بخوێنەوە لە ڕاستیە فایق بێکەس حاجی قادری کۆی ئەحمەدی خانی ئەحمەدی مختار جاف هەموو ئەو بیرمەندە گەورانی کورد و ئەحمەدی خانی پێشەر هەمیان پێش 400 ساڵ ئەڵێ ببن بێک ئەگەر نەبن بێک ئیتفاق نەکەن ئێوە بناتوانن حکومی عەرەب و تورک و فارس بکەن. زۆر سپاس دەکەم مامۆستا شەماڵ بێمە لای جەنابەت دیسانەوە لە کۆمەڵی قسەی ناو کۆنفرانسەکەەوە من ینی داخلی پرسیارەکەمە بم. بۆ نمونە کاگۆ شەرزێباری ئەڵێت عێراق بە ئاسانی بەو شێوەیە کە خەڵک تەسەووریەکە دەستبەرداری کورد نابێت. دکتۆر بەرهەم ساڵح ئەڵێت ڕێگەی سربەخۆیی نە لە تەهرانە نە لە ئەنقەرەیە نە لە واشنگتۆنە بەڵکو لە بەغداوە دەست پێەکە. دکتۆر فواد حسێن دیسانە لە ڕێگەی سربەخۆیی بە بەغدادا تێپەڕە بێت و مامۆستا سامان لە قسەکانی ئاماژەی پێدا کە عێراق بە شێوەیەک لە شێوەکان بە دەقیقی واینەوت نێوماڵێکی شپرزە و لێکترازاوی هەیە و تەنها جێگەی عەرەبی تیابێتەوە گومانەیە لەوەی جێگەی عەرەبیشی تیابێتەوە چونکە سونە و شیعە بەردەوام ینی لە ڕەتکردنەوە و یەکتر سڕینەوە ئەبێت ڕێگەی سربەخۆیی کوردستان بە چ ڕێگەیەک تا تێپەڕێت و پێت وایە ئێستا کاتیەوە هاتووە وەکو پرۆژێکی ئەلان بکرێت و دەست بە هەنگاو بکرێت بۆی زۆر سازە بەڕێزە شەویە بەڕێزانی باش و جناویشە باش جارێکان ئەستێوارەت بە ئەوەی کە ئایا سربەخۆیی لەم کاتی ئێستایی کە لەم قۆناغە مێژووی کە میلەتی کورد پیاتیە پەڕێ لە سەدەی بیستویەکە تا چەند ضرورە یاخو ضرور نییە بە تەئکید ضرورە چونکە ئەگەر ئێمە قراءەیەکی مێژووی بکەین بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە سەرەتای سەدەی بیستەوە تاوەکو ئێستا ئەو گڕوکفی کە لە سەرەتای سەدەی بیستە هەبووە سەبارەت بە سربەخۆی کوردستان و بە دیێنانی دەوڵەتێکی سربەخۆ بۆ کوردستان لە گفتوگۆگانی ئاشتی پاریس لە دوای جەنگی جیهانی یەکەم هەمان ئەم باودۆخی ئێستا بووە ئەوە ئێمە شەرمن بووین کە دەمان بەرز دەکەوتەوە داوای سربەخۆیمان نەکردووە ئێمە خۆمان شەرمن بووین تاوەکو ئێستا نەماتوانیەوە کە سربەخۆی داوا بکەین بەڵکو بە پێچەوانەوە هەموو کاتی وتمانە ئێمە ئەمانەوێ لە چوارچێوەی وڵاتێکی دیموکراتیا بین بە حکمێکی خود مختاری یا خود بە شێوەیەکی فدرالی لە کاتێکا کە نەتوانیمانە فدرالاکی خۆمان بەجێستەکەی مەسەلەکە شەرمنی بووە یان ڕێگەیان پێ نەدراوە دیسانەوە لە کۆنفرانسەکە ئاماژە بە کۆمەڵێک شۆڕش درا هەر لە باشوور سەری بکەین باس لە شۆڕشی شێخ مەحموودی حەفید کرا یعنی لە ڕۆژهەڵات پێشەوە قازیمان هەیە نازانم شێخ سعیدی پیران هەیە لێرە دیسانەوە مەلا مستەفای بارزانەیە دیسان شۆڕشی نوێ هەیە ینی کۆمەڵێک شۆڕش کراوە بەڵام قسە لەسەر ئەوەیە کە دەرفەتەکە لەبار نەبووە بەردەوام لە کورد دراوە بەڵام ئێستا کورد بڕیاری داوە بە شێوەیەک لە شێوەکان کە چیتر برا بچووکی قبوڵەکە بەڵام ڕاستە فەرمی بەڵام کە ئەڵێن دەرفەتەکە لەبار نەبووە هۆکارەکە بە تەئکید بەشێکی زۆری بەرخۆمانەکەوێت هۆکاری زیاتیمانی هۆکاری مۆزوعیمانە هۆکارەزادەکە پەیوەندی بە خۆمانەوە هەبووە ئێمە خۆمان دەستفەشخەریمان نەبوو بۆی کە سربەخۆی سیاسی بەدی بهێنین سربەخۆی سیاسی شتێک نیە بەخشتێ بدرێت بە خەڵکی قەت تەسەوری ئەوە مەکە عێراق یاخود تورکیا یاخود ئێران بە ئارەزوی خۆی و بەویستی خۆی دەستبەرداری خاک و ئاوێ بێ کە ژێری سەربەتە و سەری شوێی سەربەتە ممکن نییە دەستبەرداری بستی لە خاکی خۆی بێ کە بە نای عێراقەوە بە نای عێراقەوە تاپۆ بێت و بە خاک عێراقی زانی بێت دەستبەرداریشی نابێ لەوە خاتیەوە ئەبێ ئێمە ئەوەمان لە بەرچاو بێکە بەڕاستەکەی وەکو چۆن لە کۆنفرانسەکانیشتا باسکرا ڕێگای سەربەخۆیی سەختە زەحمەتە بەڵام پێویستی بە ئیرادە هەیە پێویستی بە ئیرادە هەیە ئەو ئیرادەش چۆن دەسەکەوێت بە بڕوای من ئێمە ینی لەناو هەرێمی کوردستانە ئێستا کە باسی سەربەخۆیە کرێ هەموو لایەنە سیاسەکان لەسەرەوە کۆکن کە ئێمە پێویستە سەربەخۆی سیاسی بەدی بگەین بە هەموو لایەنە سیاسەکانەوە هەر پێنج لایەنە سیاسە سەرەکەکە لەگەڵ ئەوانەتی شەکە هەن بەڵام چۆنێتی بڵێن وێناکردنی ئەم سەربەخۆیە بۆتە دووبەرە
بە دوو شێوە دەرەکەوێت بەشێکیان گڕوتینێکی زۆری پێوەیە بەڵام بەشەکە تیشیان ترسێکی هێسەبارەت بەسەر بەخۆی ترسەکە لە چیە؟ ترسەکە لەوەیە کە بەڕاستەکەی وەکو چۆن مامۆسانی بەڕێز پێشتر باسییان کرد یعنی ترس لەوەیە کە دەوڵەت بۆ دەوڵەتداری بەکاربێنرێ نەک بۆ هاو نیشتیمانی بوونی تاکەکانی کۆمەلگا لە ناو سنوورێکی جوغرافیا کە ئێمە پێڵین کوردستان چارەسەری ئەمە بە تێڕوانینی من ئەشێت لە ڕێگای میثاقێکی وەتەنیەوە ئەمە چارەسەر بکەین من ویستگەر هەموو لایەنەکان ئێستا گلەی یەکرێت لەوەی کە نێوماڵی کورد نێوماڵێکە کەس خەتی کەس ناکڕێنێت وەکو کوردەواریەڵێ قسە لەسەرەواکرێت کە کێشە و لە کۆنفرانسەکەش باس کرا کێشەی ناوخۆیی زۆرن قەیران زۆرن هاوڵاتیان گلەییان هەیە پێت وایە کە دەست کرا ینی زانکۆیەک هەمووتان مامۆستان و ئاگادارن کە بڕیارەدا کۆنفرانسیە بکات لانی کەم 6 مانگ 8 مانگ ئامادەکاری بۆکە پێت وایە پرۆژە دەوڵەت گەر بکرێ بە پرۆژە ئامادەکاری دەست پێ بکات لە خلالی ئەو ئامادەکاریە قەیرانەکانیش چارەسەر نابن ئامادەکاری وەکو چی یعنی هەموو لایەنەکان وەکو ئەو میساقە وەتەنیەی وەکو ئەوەی ڕێککەوتنێکی نیشتیمانی و نەتەوەیی هاوبەش بێ لەسەر بەرژەوەندێکی هاوبەش هەمووان ڕێککەون لەسەری لێرەوە ئامادەکاری دەست ئێمە تەنها بەڕێکەوتن لەسەر شێوازی سربەخۆیمان قەرارەکانی تما چارەسەر بێت بۆ معلوماتێک قەت تەسەوری ئەوە مەکە کە دروستکردنی دەوڵەتێک ئەنی مەسەر عێراق لەسەرمان بوەستێت تا ئێمە لە ڕووی ئابووری و بەهێز دەبین تا لە ڕووی سەربازی و بەهێز دەبین تا لە ڕووی کۆمەڵایەتی و بەهێز دەبین تا لە ڕووی پەیوەندی دەوڵەتیمان بەهێز دەبین لە 2014 حکوومەتی کوردستان بەشێکی سەربەخۆنەوە تەفرۆشێ بەجێ لێگرتیتەوە یعنی ممکن نییە یعنی نابێت چاوەڕێ بکەی هیچ لایەنێک گڵۆپی سەوزت بۆ هەڵبکە کەس بۆ هەڵناکات تەنها بە یەک شێوە بە چاوەڕێی ئەگە ئافۆکە تەنها ئەم ڕستەیە تەنها ئێمە پێویستمان بە چیە بەڕاستی پێویستمان بەوەیە کە ئیرادەمان هەبێ لەسەر مێزی گفتوگۆ لالەکان دانیشن میساقێکی وەتەنی بنووسنەوە زۆر وڵاتان بۆ شوێت تێپەڕیون وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا باوکەکانی دامەزرێنی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەوراقی فدرالیان نووسیوەتەوە کاک بۆچی ئێمە ئەزمموی ئەو نەتەوانی تر نهێنی لە کوردستانە جێبەجێ بکەین لبنان لە 1940ەکانە کەسەر بەخۆی بەدەستێنا و لبنانیش وەکو ئێمە چەندین نەتەوەی جیاواز بووە يعني مسلماني تاعي ومسيحي تاعي دروزي تاعي مساقي وطنيان وسيو تاع اساس لبنان ويكرتوشو بقدر شاري استوانيش نابه اما ككردستان كي واقر مستوى تمان هي وامهم عقول مان هي وامهم سكده سياسيه مان وخواني دريايا خواني رجاوين بوشي هما بيكو دانا نشين ميثاق بنو سينوانين لسر كومل خاركوين او كاتب اشكرا هشكاس لا له ميثاقات ولا محاسبه كده وبيت بنمايك وسلتايك بۆ دامەزانی دەوڵەتی کوردی و بۆ معلوماتی جەناب دامەزانی دەوڵەت یەکەم جار ڕۆحی ئەوێ پاشان جستی ئەوێ سوپاس دەکەم مامۆستاویستت مداخلەیە بکەی بەڵێ وڵی نمونەی لەبنانی هێنایەوە نمونەیەکی زۆر جوانە بۆ مەسەلەی دەوڵەت ینی ڕەبتکردنی مەسەلەی دەوڵەت و طموحی بوون بە دەوڵەتی کوردستان بەلای منەوە کارێکی شیاو نییە مەسەن ڕەبت بکرێ یان پەیوەست بکرێ بە مەسەلەی خزمەتگوزاریەوە یعنی مەسەلەی خزمەتگوزاری ئەمە بابەتێکە پەیوەندی بە هەموو کاتێکەوە هەیە هاوڕای لەگەڵ مامۆستایە ئەڵێت لەو ماوەیەی هەنگاو ئەندرێ بەرەو سربەخۆی و بەرەو جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنەی ڕێکەوتون لەسەری کێشەکان و قەیرانەکان چارەسەر بن خۆی بۆ خۆی بە مەسەلەی دەوڵەت بیان بوون بە دەوڵەت ئەمە کلیلی چارەسەریەکانە یعنی تۆ دوجار لەسەر میساقێک ڕێەکەوی ئەوەی کە مامۆستا باسی کرد کە ئەم میساقە ئەو گەیەنێ بە هەدەفی ئەعلا هەدەفی یەکەم سەرەکی و گرنگت کە مەسەلەی دەوڵەتە و لەوێشەوە تۆ شکلی دەوڵەت و شێوازی دەوڵەت و بەڕێوەبردن و دابەشکردنی دەسەڵاتەکان و ئەمانە یەتەکایەوە جا من لەویستم لەسەر نمونەی لوبنان قسە بکەم لوبنان ئێمە کە مامۆستا مەسەن باسی کرد نمونەیەکی زۆر زیندووە بە مەسەلەی دەوڵەت لوبنان دوای ئەوەی شیکەوێ بە دەوڵەت بە شەڕێکی تائیفی زۆر گەورەیە تێپەڕێ و ئێستش لە لاو لوبنان دابشبوون هەیە لە نێوان هێزەکان منطقەیان هەیە بەڵام یەک لوبنانی نابینی دژی دەوڵەتی لوبنان بێ دژی ئەو بێ بڵێ من دەوڵەتم ناوێەوە پێویستم بەوەیە هەستاکەی بەراوردی لوبنان شێوەک لە شێوەکان ئەوان دەوڵەتن لەسەر ئەرزی واقع بوونیان هەیە ئێمە هەنگاوەنی مەبەستم ئێرە ئێمە مەسائلی خزمەتگوزاری و مەسائلی ناکۆکیە سیاسیەکان کە لەسەر مەسەلەی مناسب و شێوازی
ئیدارەدانی دەوڵەتە نەک لەسەر خودی دەوڵەت جیا بکەینەوە لەسەر مەسلەی طموحی گەورەکە خودی دەوڵەت و بوون بە دەوڵەتە. لوبنانیەکان سەرڕای ئەوەی کە هەمویان بوون بە دەوڵات و سربەخۆ بوون بەڵام بە شەڕی ناوخۆیان تێپەڕێون. ئێستش ئێمە ئەزانین لوبنان منطقە هەیە یعنی هێزێک بۆی نییە لەوێ وجودی هەبێ بەڵام دەوڵەتیشە لە هەمان کاتە و هیچ لوبنانیەک نابینین یا بکڵم هیچ لوبنانیەک نبینین ئەلبەتە بە شێوەیەکی ڕەها ئەڵێم کە دژی ئەوە بێ کە لوبنان دەوڵەت بێ چونکە وەڵا لە لوبنان طائفی هەیە لە لوبنان محاصصەی طائفی هەیە لوبنان لە ماوەی ناتوانێت 2 ساڵ سەرۆکێک بۆ خۆی دابنێ بەڵام هیچ دەنگێک نابیسین بڵێ با لوبنان ئیلغا بکرێتەوە و دەوڵەتی لوبنان دابش بێ بەسەر فلەستین و ئوردن و نەزەم ئەمانەیە چونکە لوبنان نەیتوانی خۆی بەڕێوە بەرێ بۆ چونکە مەسلەی دەوڵەت قیەمێکە و مەسلەیەکی قیەمیەکە جەناب مامۆساوتی مەسلەی ڕۆحی مەسلەیەکی قیەمیە پێویستە لە لای تاکی کورد بچێنرێ و ئیشی لەسەر بکرێ و ئەم بابەتە بگوازرێتەوە بۆ بەرنامەی لایەنە سیاسەکە. کاکدانە هەر لەسەر لوبنان پێشەوە سیارەکەم بکەیت 6-4 پێش ئێستا کێشەیەکی زۆر ڕیسایکلینی هەبوو یعنی تەواوی جادە و بەڵێ کەمپینی بۆ ڕاگەیەنرا کەمپینی بۆ ڕاگەیەن یعنی پیسی وەخت بوو پایتەختی دەوڵەتەکەی یعنی نوقم بکات بەڵام خەڵکێک نهاتە سەر جادە کە شکۆی دەوڵەتداری شکۆی هاونیشتیمانی بوون بخاتە ژێر پرسیارە. بەڵێ پرسیار خەلیل زاد لە قسەکانی زەڵمای خەلیزاد باڵیۆزی پێشتری ئەمریکا لە عێراق ئاماژەی بەوە داوتی کاتی ئەمریکا سربەخۆیی ڕاگەیاند کەمتر لە 3 بەشی ئەمریکیەکانی لەگەڵ بوون. من ئەمەوێ ڕای تۆ بزانم لەسەر خاڵێک ئایا لە هەرێمی کوردستانە بە لە بەرچاوگرتنی پێدراوەکان ئەو ئەرزی واقعی ئێستا هەیە لە هەرێمی کوردستان ئەکرێت هەمووان متفق نەبن و هەنگاو بەرەو سربەخۆیی بنرێت یان نەخێر ئەبێت هەمووان کۆک بن لەسەری چ پارتە سیاسیەکان چ قاعدەی جەماوەری چ خەڵکانی ئاسایی و بێلایەن ئەبێ متفق بن لەسەری اینجا هەنگاوی بۆ بن. لە ڕاستیە پێویستی بە هۆشیاری هەیە و کورد سیادەی نەبووە. ئەو دۆخی کە ئێستا کوردیتیایە جیاوازە لە دۆخی پێش 2014 ینی پێشی دەی 6 2014 کە کاتێ مووسڵ دەگیری چکە پێشەوە کێشەی دەستوری هەبوو لە عێراق و کێشە دەستوریانە نەک چارەسەر ناکرا بەڵکو حکوومەتی مالیکی گوێشی لێڕانە دەگرت و کە داعش هات کورد دۆخەکەی گۆڕا ئەو قوربانیانەی کە پێشمەرگە دای وای کرد کە ناوچە دابڕێنراوەکانە ناوچە کورسانیەکانە هەر ناوچەیەکی تۆی کەرکووک و ئەو ناوچانەی کە پەیوەستە بە خاکی کوردستانەوە لە ئێستا تۆ کێشەی سیاسی یاسایی دەستوری و جێبەجێ کردووە بە خوێن. ئەمە یەک دوو کێشەی سوپا پێشمەرگە لە تەواوی جیهانە ناسراوە واتە بووەتە سیمبۆڵی بەرخودان و خەبات و لە ئێسەی شاجیهان لەم کاتەی لەم لەحزەی من و تۆ قسە دەکەین لە فەڕەنسا هەمان بۆچوونەیە کە پێشمەرگە شەڕی زەمینی دەکا مەفروزە دەستگا سیاسیەکان دەستگا کەلتوریەکان دەستگا فەلسەفیەکان دژ بە تیرۆر دەستگا دینیەکان لە فەڕەنسا دژی داعش و دژی فکری داعش شەڕکرێ لە نیویۆرکیش وایە لە فڵان لە کۆنفرانسەکەش تەواوی کەسە بیانەکان ئاماژەیان بەوەدا چ ئەکادیمیەکان چ سیاسیەکان چ ڕۆژنامەوانەکان وتیان هەمویان کۆک بوون لەسەرەوەی کە پێشمەرگە لە بری هەموو جیهان شەڕ دەکات ینی بەرگری ئەکات و داعش لەسەر زەوی لە ناوە بەڵێ جا بۆیە لە ئێسا من پێم وانییە تەواوی کوردستان لەبەرەوەی ڕازی بێ بەوەی کە دەوڵەتی کوردی ڕاگەێنێ بەهۆی دابەشبوونی سیاسی وە هەیە ئەم دابەشبوونە سیاسیە حیزبەکان پشکی گەورەیان بردووە هەر حیزبێک کاریگەری ئەبێت کاریگەری بەجێ هێشتووە بەڵام کاریگەریەکان پێویستی بە هۆشیاری زۆر گەورە هەیە بۆیە پێویستی بەڕێی من دەبێت چی بکەن وەکو پێشنیار لەسەر زەوئی ئەو کۆنفرانسە و ئەو کەسایەتیانە کە قسەیان تیا کردووە سەرکردایەتی سیاسی کوردستان لە هەر 5 حیزبەکە و حیزبە بچووکەکانیش کە کاریگەری خۆیانیان هەیە ئەوانیش لیژنەیەکی گەورەی نیشتیمانی پێک بێنن و لەم لیژنا کۆنگرەیەک ڕابکەین پێشەوەی کۆنگرەی نەتەوەیی کوردی ڕابگەێنرێ سەردانیان هەبێ دوو جۆر سەردان هەبێ واتە دوو جۆر لیژنا بێ لیژنەیەکی تەکنیکی حکوومەتی هەرێم بێ بۆ ئەوەی بیسەلمێنی کە خەتای حکوومەتی هەرێمە بەشی عێراق دەخوا ئەوان بوو جەنانێرن و ئێمە بە هاوڵاتی 4 دەژمێرن چکە هاوڵاتی یەک بەداخەوە لە ئێسا عێراقیەکانن هاوڵاتی 2
حکوومەتی شێعیە هاوڵاتی سێ سونەیە کە ئێستا جوگرافیای نەماوە هاوڵاتی چوار من پێم وایە کوورە ئەگەر هاوڵاتی چوار نەبووینایە تۆ کێشەی سیاسیت لەگەڵ هێزێکی سیاسیە هەیە خەڵکی سنێمانی و دووهۆک و گەرمیان و کەرکوب بڵێکی بۆیە دوای ئەوەی کە تۆ لیژنەیەکی گەورەی سیاسیت پێکێنا بۆ قسەکردن لەسەر دۆخە سیاسیەکە بڕیاری جددی ئامادە بکرێت دەکرێتەوە سەردانی بەغدا و سەردانی دەوڵەتانی دەراوسێ و سەردانی دەوڵەتانی زلهێز و وە لە ئێستاشا دووجەم سەرەکە بکەیت بۆ ئەوەی یەکێتی ناوخۆ ئەبێ بە خاڵێکی بەهێز بۆ ئەوەی تۆ لەسەر ئاستی دەرەوەش کێشت بۆ دروست بکرێ باکت هەمیشە خاڵێکی بەهێزە یەکێتی ناوخۆ نەبێ من پێم وایە کاریگەریەکی زۆر خراپ بوو نێگەتیڤی دەبێت لەسەر داهاتووی هەرێمەکەمان بەڵام من ئەوە بەبیر هێزە سیاسەکان دێن لە هەر شوێنێکی دنیا لە لوبنانەوە بگرە بۆ جەزایر و ئێستا هاوڕێیانم ئاگاداریان کردمەوە سەبارەت بە پێکێنانی حکوومەتی نوێی لوبنان و ینی کە دەوڵەت هەبێ ئەتوانێت احتیوای کێشەکان بکات و دواتەوە ئەمریکایی تۆ دەبینی جەنگی کەلەرە بووە جەنگی لەون هەبووە جەنگی با بڵێن دەسڵات و سوڵتە هەبووە بە دیکۆمنتی شەیە بە فیلمی یعنی شەشتراکی بەڵام دوای ئەوەی کە گەشتنە قەناعەتێک جەنگ کەس ناسڕێتەوە و جەنگ هیچ کەسێک بە جەنگ براوە نییە جگەل لە کردەیەکی نائەخلاقی دەگەڕێنەوە بۆ منافەسەی سیاسی و ململانی سیاسی دروستە منەوە دەڵێم گەڕانەوە بۆ جەنگی ناوخۆ یا بیرکردنەوە لەسەر سڕینەوەی لایەک ئەمە وا دەکات دۆزی کوردی بەرەو ئاڵۆزتر بە بەرەو قۆناغێکی ببە بە تەواوی هەموو ئەو دەستکەوتانی کە هەمانە لە دەستی بین لە ئێسا بۆ کورد زۆر گرنگە دوو جۆر شخصیات بخوێنێتەوە شخصیاتێکی سیاسی کە خۆی لەو پێنجێزە دەبینێتەوە بە جۆرێ خوێندنەوەی بۆ بکە کە لە کەدار و برینداریان نەکە و شخصیاتێکی و خوێندنەوەیەکی تریشی هەبێ دەستە جەمعی بۆ تاکی هەموو کوردی واتە هەمیشە ئێمە خۆمان بەکەم نەزانین بەڵکو ئێمە ئامادەکاریش بکرێت لە ڕاستیە ئینتیماش بە شێوەیەک لە شێوەکان لە ڕاستیانێ سیاسەکان کاریگەری لەسەر کاڵکردنەوەی هەبوو لە ڕاستیان ناوچەکە دەکوڵێ کوڵانی ئەم ناوچەیە هەموو شوێنەکان دەگرێتەوە ئەگەر سەیری وڵاتێکی زۆر بە کورتی سەیری وڵاتێکی وەکو تورکیا بکەین کێشەی هەیە بەشێکی کێشەی نەتەوەیی هەیە کە خۆی لە کووردا دەبینێتەوە کێشەی سیاسی ناوخۆشی هەیە ئەگەر سەیری ئێرانیش بکەین لە ڕاستیە حکوومەتی سێبەری ئێرانی لە عێراق و لە لوبنان و لە فەڵەستین و لە یەمەن و لە سووریا و بەرە و بەحرینیش پێم وانە کێشەکە کێشەیەکی چارەسەرکراو بێەوە تا ئاخیر بتوانێت ئەو هێژەمۆنەی خۆی بسەلمێنێت بۆیە لە ئێستا بۆ کورد زۆر گرنگە هەر چوار پارچەکەی ناسراوە و ناسراوتر لە هەرە و چوار پارچە کوردستانی باشوورەوە کوردستانی باشوور ئێستا کێشەی دەستوری هەڵکراوە ئەوەی ماوێتی کێشەی ئایا بمێنێتەوە لەسەر عێراق بەڵام بە هەموو مافە دەستوری و یاسایەکانی یاخو سەربەخۆ بێ و من پێم وایە سەربەخۆش بێ بە حکمی تاکی کوردی و بە حکمی ئاشتی خوازی کوردی دراوسەیەکی باش دەبێت نابێت بە مەدرسی باس ناکرا لە کۆنفرانسەکە دواتر من دێمەوەلات بۆ ئەوەیان مامۆستا سامان لە 100 ساڵی ڕابردووە جەنگی جیهانی یەکەم و نازانم ڕێکەوتنەکان سایکس بیکۆ و جەنگی جیهانی دووەم و گۆڕانکاریەکان و زۆر شت ڕوویدا بەڵام کورد نەیتوانی یان ڕێگەی پێنەدرات سوودی لێ نەبینی بۆەوەی سەربەخۆ بێت بگرێت زۆر دابشکاری کرا و دابش کرا بەسەر 4 وڵات و پێنج و ئەم شتانەیە بێشکچی ئاماژە بەوە دات پرۆفیسۆر ئیسماعیل بێشکچی لە کۆنفرانسەکە ئاماژەی بەوە داڵێ لە دوای جەنگی جیهانی دووەم تەنها لە ئەفریقا ینی دوو دەوڵەت سەربەخۆ بن ئێمە ئەگەر باسی ئێستا بکەین ینی لە دوای ڕاپەڕینەوە خۆمان حکمی خۆمانەکەین بەشی سەر ڕای تێبینیەکان حکوومەتمان هەبووە پەرلەمانمان هەبووە سەرڕای گلەییەکان و ناڕزایەکان و ڕاجیاوازەکان ڕنگ و دەنگی جیاواز بوونی هەبووە دیسانەوەی لە مەلۆنێوان قەوسێکە سەرڕای تێبینیەکان لەسەر ئەوەشیان هێزێکی پێشمەرگەمان هەیە کە ئامادە نەبووە بچێتە هیچ ململانەیەکی سیاسیەوە بە درێژایی 1100 کیلۆمەتر بەرگریەکە لە سنووری کوردستان لە تەواوی لایەنەکان بەرگریەکان ئەمانە ئەگەر وەکو خاڵی بەهێز سیر بکرێن
ئەکرێت چۆن بەکار بهێنرێن بۆ ئێمە هەنگاو بۆ سربەخۆیی بنی. بەڵێ کا یادگار لە ڕاستیە من وای ئەبینم ئەم مۆزوعە زۆر لەوە قوڵترە وەکو باسیکەین پێویستیکەین بە 25 ساڵی حکمی هەرێمی کوردستانەوە لە ڕاستیە لە تاریخی بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا بە تایبەت لە سەدەی 20 کە وەکۆڵێ لە باشووری کوردستان بە جوڵانەوەی حکوومەتەکەی شێخ محمود دروستی کرد و حکوومەتی پاشایەتی دامەزرا ئەوانە لە ڕاستیە لە دوای ئەمەوە لە هەرێمی کوردستانە لە دوای تەواوبوونی یا ڕوخاندنی حکوومەتی مەلەکی کوردستان هیچ حیزبێکی هەرێمی کوردستان هەتا ئەمڕۆکە ئێمە قسەی تیاکەین داوای سربەخۆی کوردستانی نەکردو بە ڕسمی یعنی نەهاتۆتە سەر شەقام تا ئەم لەحظەیەش هیچ پەیڕەوە پرۆگرامی پارتی نەهی یەکێتی نەهی گۆڕان نەهی حیزبەکانی تر باسی ناکا بڵێ ئێمە داوای دەوڵەتی سربەخۆی کوردستانەکەی یەک قەوس مامۆستاکە هی پارتی واناڵە هی پارتی داوای سربەخۆیەکە باسی سربەخۆ بکە باسی دەوڵەتی سربەخۆی کوردستان ناکات لە ڕاستیە هیچیان داوای دەوڵەتی سربەخۆی کوردستان ناکەن لە ڕاستیە ئەمانەیە لە چوارچەوەی کۆمەڵی مستەڵەحاتی عامی مشەوە هایشتوتەوە کە تێگەیشتن بۆ یەبێ بچی فاڵی بەبگریتەوە یان بچی توێژنەوەیەکی لەبارەوە بکەی نیان کورێتە داوایەکی ڕسمی داوا ڕسمیەکە ئەوەیە کە ئەمانە استراتیژیان نییە بۆ سربەخۆ بوون بۆ لەبەرەوەی ئەم هێزانی کە ئێستا نوێنەرایەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردەکەن ڕاستیا بوونەتە بەشێکی دابراو لە کۆمەڵگای کوردستان بوونەتە بەشێکی دابراو لە کۆمەڵگای کوردستان ئەم ئومێد هەڵچنینەی بە قسەی ئەم سیاسی و دیبلۆماتکار و خەڵکانی کە لەم کۆنفرانسا قسەکەن لە ڕاستیا من بە ئومێدێکی مزەوەری ئەزانم بەڕاستی نە قسەی زاڵمای خەلیلزاد نە قسەی بێرنات کۆشنەر نە قسەی ئەمانە هیچ ئەهمیەتێکی نییە لە ڕاستیا بۆ گەلی کورد بۆ ئەی ببێتە بنەمایەکی گرنگ بۆ بنیاددانینەتەوە ئەوەی گرنگە کورد خۆیەتی ساڵی 1992 یەکێک لە نوێنەرەکانی حیزبی پارێزگارانی بەریتانیا بە ناوی کێجێفرێ هاتە سلێمانی ئەو کاتەبەری کوردستانی لە گفتوگۆ بوون لەگەڵ سەدام لە هۆڵی ڕۆشنبیری لە کۆڕێکاوتی ئەگەر من بمایە لە جیاتی ئێوە چەند ملیۆن خەڵکم بە شەخەکان و بایە و سەدام 2 ساڵ پێش ئێستا 5,000 خەڵکی لە هەڵەبجە لە شەهید کردمایە نەچم گفتوگۆ لەگەڵ سەداما بکەم لە کاتێکا خۆیان باڵسخانیان لە باڵسخانی بریتانیا لە عێراق بوو ئەمانە کۆمەڵی قسەن بۆ هاندان ئەو سەردەمەی چەکدارەکانی تالیبان ئەمریکا دروستی کردن شاوانگە سۆڤێتا کرد هەمان وەسفی چەکدارەکانی تالیبانی شانە کرد چێ خەشخاشی بە تالیبان ناشت فێری کردن ببێ سەرچاوی دارایان دژی سۆڤێت باشەکان کردیان ئەمەی کە ئێستا هەیە لە ڕاستی باسی گۆڕانکاریەکانی ئێستای ڕۆژهەڵاتیداناوتی ناوچەکە ئەکوڵێت ینی من گەر ڕەتی بکەمەوە بۆەوەی تەوەرەکانم ئەوەی دیاری ئەدو قسەی لەسەر دیارینی ئەمریکا یعنی لە نزیکی مانگێکە ترەمپ دێتە سەر کورسی دەسەڵات ئەبێ بە سەرۆکی ئەمریکا کە بە زلهێزترین وڵاتی دنیادانرێ یعنی لێدوانێکم لایە من بە هەواڵێکاڵە جێگری سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا لە پەیوەندێکی تەلەفۆنیدا بۆ بارزانی ئەڵێت کوردستان عێراق نییە پێت وایە ئەمەش هەر ناکرێ ئومێدی لەسەر هەڵچ بەڵێ بێگومان ناکرێت لەبەرەوەی ئێمە هێزێکی لە دەرەوەی ئەو دەوڵەتانە ئێمە هێزێکی لەدەروی ئەو دەوڵەتانە ئێمە کاتێک ئەتوانین ئەو دەوڵەتانەوە لێ بکەین بمان خوێنەوە کە خۆمان بخوێنینەوە و خۆمان هێز بین و خۆمان ببینە کیانێکی موحد کە ببینە هێزێک بتوانین کاریگەریمان هەبێ ئێمە بەم حاڵی ئێسامانەوە کە مشتت و دابشکرا و لێکدا بڕاوین ڕاستیە ناتوانین ببینە و هێزێک کە قەناعەت بۆ بکەین کە عێراقیش گوێمان لێ بگرێ نەخوازەڵا ئەمریکا لە ڕاستیە بە تایبەت سەردەمی ترامپ سەردەمی دروستکردنەوەی دەوڵەتەکانی ناوچەکەیە کە ئەڵێ ئێمە ناچین وڵاتانێک بڕوخێن کەی زانیارێکمان لەبارەوە نیە ئێمە مجتەمەعی دوای شەڕین ئێمە لە مجتەمەعی دوای شەڕ لە ساڵی 1992 بە هەتاکو ئێستا جگەرەوە چەندین شەڕمان کردو لە ناوخۆمانە نەمانتوانیەوە وا بکەین لە ناوخۆمانە بڕۆمان بە یەکتری هەبێ یەکتری بپەڕێنەوە لەم قۆناغانی کە هەمانە من هیچ قەناعەتێک بارەوەی کە مامۆستا شەماڵ و کاکدانە و مامۆستا شاجی بە شێوەیەک لە شێوەکە ناماژەیان پێدا ئەڵێت ئەگەر ئێمە دەست بکەین بە هەنگاونان و هەمومان لەسەر ڕێکەوتنێک کە بەرژەوەندی نیشتیمانی هاوبەشتیە کۆمان بکاتەوە ئەکرێت لە ڕێگا لەو ڕێگەیە بەدەم ڕێگەکەوە کێشەکان و قەیرانەکان چارەسەر من بڕام نییەوا بێت من قەناعەتم بۆش نییە کاڵن هێزی پێشمەرگە لە جاتی دنیا شەڕەکان نەخێر دنیا 104 دەوڵەتە 6 دەوڵەتی لەگەڵ ئیتفاقی ئەوەیە کە دژی داعش شەڕکە ئەوەی تری دژی داعش نییە لە ڕاستیە يعني كواد دوسي بيش مرقش نين لنا وشكا أجر يارمتين بدي بوي من مجال كاتجد زور يعني من أمي أوبلم لراسي أجر أم دولتاني جيهان هم يعني بشتيواني بيش مرقا كان كواهو كاري كان يعني جيل التحالفين ودولتي ولا تحالفين ودولتي شاج معريك دولت وجمع هنيك دولت هرب حسناكي هرب يعني ودولتي باي أو
قورسایی و سەنگی هەیە کە بتوانێت کاگەگە تۆ هەر ناڵی من بگەمە نەتیجەی قسەکەم ینی بگەێنێتە کەناری ئارام من هەرمێ بگەم تۆ قەتع مەکەیت بگورە من قەناعەتم بەوە لە ڕاستە ئێمە بە ڕێزکە خراپەکە بڕۆینەوە من قەناعەتم بە نەزەری تەفرە هەیە بەهزدان هەیە ئێمە ناکرێت بچین وەکو لوبنان شەڕێکی ناوخۆ بکەینەوە لەبەر خاتری ئەبین بە دەوڵەت نابێت بچین وەکو مەسەرەن سۆماڵ بچین خۆڵ بخۆین بۆی ئەبین بە دەوڵەت نەخێر ئێستا نەزەریەی يعني نظري فكري سياسي نير فلسفي ما بدا مزراوه دولت ابي دولتي هاولاتي بينا ابي دولتي سروق بينا ابي دولتي شخص بينا ابي دولتي تاج بينا ابي دولتي انسانك بلا خاطر اما به اما هرمي كردستان بزوتنوي كرداتي بزوتنوي رزقاري خوازي كردي بزوتنوي ديمقراطيه دولتان بولي ما نترسن بوي بين دولت فارس بولي اما اترسي ترك بولي اما اترسي عرب بولي اما اترسي شو كاما نموذج كي جوازي للدوله نتوي عرب وترك وفارس واما اصلا كرد بون يعني ديمقراطي بون يعني قبول كردني فري شو ناسي اما كبين بدوله شو ناسي نشتمان شو ناسي نتوي سردست نيه شو ناسي نتوي تويك نيه كوا دولتان دروس كردوا او تويك نبي تركيا ناشي يك دوله تويك نتوي يك اعلى شو ناسي نتوي فارس نيه بو ايران شو ناسي نتوي عرب نيه بو العراق وسوريا شو ناسي نتوي كرد شناسي نشتیمانە بۆی ئەوان لە ئێمە ئەترسن ئێمە لەم قۆناغا پێش خاڵی بۆ قسەکانت دانی بۆی پرسیارێکی من بیکە پێش ئەوەی کە بگەینە ئێستا ئێمە دۆخێک دروست بۆ لە هەرێمی کوردستان حیزبەکان هەمووی محاسبە یەکتریەکە هەموو یەکتر دەخوێنەکە لەسەر ئەوەی تۆ لەگەڵ دەوڵەتانی کاکە هێشتا کە ئێمە نەگەشتنێتە ئەوەی لە کوردەواریە قسەیەکی لە شەڕ لە شێف و سوڵح لە خەرمان لە ڕاستیە سوڵح لە خەرمان ناکرێت گەیشتنە خەرمان هەمووی کا بە شەڕ ئەم شەڕی ئێستا لەسەر مەوتە ئەم شەڕی ئێستا لەسەر دەستکەوتە ئەبێت دەوڵەت لە ئێسەوە حسابی بکە دوایی دەستکەوتەکان چۆن دابەشەکرێ ئەبێ قسە لەسەر هەموو پنتەکان بکەین ئەم پرسی هەموو هاوڵاتیەکە ئێمە لەبەر چی دەوڵەتمانەوێ لەبەرەوەی بەخا دیکتاتۆرە خۆکو ئیرەندەکانی ڕەتی بکەینەوە لەگەڵ بەریتانیا بژین باشەر بدەین بەشاژن باشاژن هە لەسەر حسابی مەسوورەوە بکڕێ ئێمە قوڵمان نییە عەبادی لەسەر حسابی ئێمە بودجێش بەرێ بڕێوە لەبەر بۆی لەبەری بەخا دیکتاتۆرە باش ئێمە دەوڵەتێکی دیموکراتمانەوە دەوڵەتێکی دیموکراتمانە یعنی چی مەشروع بدێ بە زانکۆکان قسەی لەسەر بکەن مافی هاونیشتیمانیان چۆن نەبێ مافی ئاینی چۆن نەبێ مافی ینی پێت وایە ئەبێت ناوەندە ئەکادیمیەکانی وەک چۆنم کۆنفرانسە لەلایەن زانکۆی ئەمریکی کوردستان لە دۆ کراوە ئەبێت ناوەندە ئەکادیمیەکانی دیکەش بێنە ناو و دەست بە هەنگاو بکەن گوێشیان لێ بڵێ ئەم پرسە ئەبێت دابش بکرێ بەسەر هاوڵاتیانە ئێمە بۆیە دەوڵەتمانەی بۆی کەرامەتمان پارێزین هەموو وڵاتانی جیهان لە کاتی هەڵەبژار فرمێسیان ڕشت و دوای هاتن لە شانزەی سێ لە قسە قەبران فرمێسکە ڕژن بەڵام ئێزیدەکان 2 ساڵ ئەنفال کراوە ئێستش کچەکانمان ئەفرۆشرێت بۆ دەوڵەتانی جیهان کە خۆیان بەشێکیان سیخوران ناو داعشەیە هێشتا ناتونێتە سەر حەقی ئەوەی کە بڵێن ئێزیدی ئەکان ئەنفال کراوە و بڕیارێک دەناکەم بۆ جینۆساید لەبەرەوە من یەک کۆتایی قسەکەم بۆێنم ئەگەر کورد دڵی بە قسەکانی کاکە بێنات کۆشنەر لە ئەفریقا وڵات ئەڕوتێنێتەوە بێنات کۆشنێت ئەو کۆترە سپێنی ئێمە لێرەی بینین سوپاسێکەین مەمنونین بۆ کورد چاکە تاریخێکی باشی هەیە بێنات کۆشنەر لە ئەفریقا لەسەر خوێنی ئەو منداڵە ئەفریقیانەژی کە پەنجیان ئەوەندە قلیشاوە مێشی تیا لەوەڕێ زۆر سوپاس یەک تێبینی هەیە زۆر بە کورتی بێ بۆی کاتی مەوەسا غەدری لێ هەندێک پاپوش و تەناقوس هەیە سەبارەت بە ترامپ من پێم وایە ترامپ دۆخێکی جیاوازتر لە ئیدارەی ئۆباما وەرەگرێ و ئاخر بۆچوونیش لەسەر بەڕێوەبردننی ترامپ دەیەوێت وەکو بەریتانیا بکات چونکە بەریتانیا ئێستا هەژمونێکی زۆری هەیە بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەڵام لە ڕووی مادیوە نایەوێت جارێکی تر هەڵەکانی بلێر دووبارە بکاتەوە لە ئێستاشان من پێم وایە ترامپ و هەڵبژاردننی کاراکتەرەکانی بۆ نمونە بۆ وەزیری خارجیە دەیەوێت دڵی رووسیا ڕابگرێ بۆ هەڵبژاردننی وەزیری دیفاعی دەیەوێت دڵی عێراق و ئەفغانستان و ئەو ناوچانەی کە شکستی تیاهێناوە بەڵام بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی من نەمدەویست ئەوە باس بکەم 3 خاڵ زۆر گرنگە یعنی دەکرێت ئەم 3 خاڵە بە تەواوی کاری لەسەر بکرێت یەکێکیان بڕیارە هەڵبەتە بڕیارەکە پەیوەستە بە هەموو هێزە سیاسیەکانەوە بۆ دەبێ بگەنە خاڵێک لەو خاڵەدا بڕیار بن خاڵی دووەم هورەیە کەرج ینی مەسایلی ئازایەتیە ئەگەر ئازایەتی نەبێ لە ڕاستیە ئێمە چاوەڕێی تورک و فارس و عێراق بکەین ئەوە بە هیچ شێوەیەک نایەتە پێشەوە اینجا من هاوڕان نیم لەگەڵ ئەوەی جۆرێک ینی لە سیاقی سیاستکردنی ڕۆژهەڵاتە لەبەرەوەی بووەتە خەتەرێک کۆمەڵێ کردە دروست بووە کۆمەڵێ ڕوودا و هاتووەتە پێشەوە خەتەرە لەسەر ئەوروپا وسا خەتەری بە خاڵی سێمیش بێ بۆ مەسایلی ئیدارەیە واتە تۆ مەنیجمنت دیزیشن کەرج سپاس دەکەم ئیدارەمان ڕاستیە خەلەلی هەیە هەموو ئەم خەلەلانەوەی کردووە قەلەقمان بکات بۆ داهاتوو سپاس دەکەم مەڵۆستا شەمەڵ کاک مەلا بەختیار لێبشاوی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان
لە کۆنفرانسەکە ئەڵێ سربەخۆیی کوردستان مانای جیابوونەوە نییە و ئێمە لەسەر خاکی خۆمانین و مانای بەدیهێنانی مافی چارەی خۆنووسینی کوردستانە. چوارم نەتەوەی گەورەی خۆرەڵاتی ناوەڕاست کە دەوڵەتۆکەیەکمان نییە، کاک مەلا بەختیار واڵێ ئێمەین کووردە. و کاک مەسرور بارزانی سەرۆکی بۆردی ئەمیندارانی زانکۆی ئەمریکی کوردستان ئەڵێ وەکو کاک دانا ئاماژەی پێ باسی ئازایەتی کرد، ئەڵێ ڕیسک ئەوەیە بەرەو سربەخۆیی نەچین. پێشتر دیتمان چۆن مافمان خورا و ڕیسکی دووبارە بوونەوەی ئەو ئەزمونەی ڕابردوو لە ئارادایە، هەر بۆیە دەوڵەت تاکە ڕێگەیە بۆ ئەوەی خۆمان بپارێزین. قسەی جەنابتان لەم بارەیە. من پێم وایە ئەو قسانی کە پێشتر کرا هەر هەمووی سەبارەت بە پارتولانە سیاسەکان، ینی پارتێکێکە لەوانی کە لەناو پەڕۆ پرۆگرامی خۆیان بە ئاشکرا باسی سەربەخۆیی سیاسیەکە، یەکێتی نیشتیمانی کوردستان دروشمەکەی مافی چاری خۆنووسینە، هەموو لایەنە سیاسەکان هەرێمی کوردستان لەسەرەوە کۆکن کە یعنی ئێمە ئەمانەوەیە پلانی داهاتوومان بۆ کوردستان سەربەخۆییە. باش چونکە بەڕاستەکەی مەشروعی سەربەخۆیی مەشروعەکە کەس ناتوانێت خۆی لێ پێ بەریکە عەزیزی من. یعنی تۆ مجرد ئەوەی بڵێ من سەربەخۆیم ناوێ دەهۆرە بۆ کوتێ و تەپڵە بۆ لێدرێت کەم کابرایە کوردنی ینی وەسا وای لێ هاتووە. بەڵام ئەم قسەی کێساش کرا ئەم گەرمبوونی ئێستا هەمووی ئەو ڕاستی ئەسلمێنەیە کە کاتێ باسی سەربەخۆیی ئەکرێت ترسێک هەیە. ئەو ترسێمە خۆمان بە خۆمان دروست کردووە. یعنی ممکن نییە من بمەوێت وڵاتێک دروستکەم برسی نەبوو، وڵاتێک دروستکەم تووشی شەڕ نەبوو، وڵاتێک دروستکەم وڵاتانی چواردەوەر حەسرام نەخەنە سەر. ئەوانە هەمووی احتیمالاتە، بەڵێ مەترسیە. بەڵام ئەگە دروستی نەکەی، ئەگە سەربەخۆیی مەسەلەن ئەم پرسە نەوروژێنی باسی نەکەی، ئەی احتیمالەوە نابێت جارێکی ترکیمە بەرام کری مەترسیە وەنە جایتر ئەم فەرق بکری. یعنی وەکو کە وڵات تەبێ سەروەریش دەبێت بەتاکید کەس ناتوانێت کە تۆ خاوەنی وڵاتێکی سەربەخۆی خۆت بی، واتە خاوەنی سنوورێکی جغرافیای خۆت بی، خاوەنی نەتەوەیەکی خۆت بی، خاوەنی سیستەمێکی سیاسی خۆت بی، هەموو ئەمانە سیادەت ئاەتەیە کە سیادە بە پێی ڕێکوتنامە نێودەوڵەتەکان و جارنامەکانی مافی مرۆڤەمانە سەروەری مرۆڤ پارێزراوە، سەروەری وڵات پارێزراوە، وڵاتان دیفاعیەکەن. ئەمانە هەمی مەترسین پێشترکە ئەم بە ڕێزانە باسییان کرد. بەڵام ئەمە ینی بەڕاستەکەی خۆی بە خۆی ئەو ڕاستی ئەسلمێنێکە ئێستا کاتی ئەوەیە کە خۆمان یەکلایەکەینەوانێ ئێمە ئایا ئەمانێ فعلەن سەربەخۆ بین، ئایا ئەم هەموو قسەی کە باس ئەکرێ و بە درێژایی مێژوو ئەمە خوێنە ڕژاوە ئایا فعلەن ئێمە ویستومەنە سەربەخۆ بین یان نا. باسکردنی ئەمە وە گفتوگۆکردن و هەوڵدان بۆی لە ڕێگای میثاقێکەوە بێت، لە ڕێگای بڕیادانەوە بێت، لە ڕێگای لە ڕێگای کۆڕوسی بیناراتی دیکەوە بێت، لە ڕێگای بەدیهێنانی هێزێکی نێو جەماوەریەوە بێ بۆ ئەم پرسە خۆی بۆ خۆی یعنی سەرەتایەکە بۆ ئەو. باشە پرۆفیسۆر دلاوەر عەلادین ئەڵێ بە درێژایی 50 ساڵی ئایندە هەرێمی کوردستان تاکەکاندیدە بۆ دەستکاریکردنی سنوورەکان، ئەنی بۆ ئەوەی لە دەستکاریکردنی سنوورەکانە سەربەخۆیی بەدەست بێنێ. و ئەم هاوڕێیانەت ئاماژەیان بە زۆر خاڵ کرد. پێت وایە کورد ئەگەر ئەم دەرفەتە لە دەستی خۆی بدات ئەبێت 100 ساڵی تر چاوەڕێ بکات. ئەزانی چۆنە گۆڕینی دیزایانی هەموو ئەم ناوچەیە ڕاستەکەی تەنها بەس پەیوەندی بە عێراقەوە نیە، با ئێمە لەمانە تۆزێک بە وریایەوە مامەڵە بکەین. پەیوەندی بە ئێرانەوە هەیە، پەیوەندی بە تورکیاوە هەیە، پەیوەندی بە سەرجەم وڵاتانی عەرەبیەوە هەیە، چونکە تۆ ئێستا گەر عێراقیش لاواز بێ، بەڵام عێراق پشتێکی هەیە کە کۆمەڵە وڵاتانی عەرەبی و پشتگیری لێکەن و دیفاعی لێکەن. زۆر سپاس دەکەم مامۆستا کۆتا قسەت بکەی. کۆتا قسەم سەبارەت بە پەیامت. کۆتا پەیامی من ئەوەنەیە کە ئاڵێم ئەگەر بێت و ئێمە فعلا ئەمانوێت سەربەخۆ بین و ئەمانەوێت سەربەخۆیی سیاسیمان هەبێ، با سەرەتا میثاقێکی وەتەنیمان هەبێ، با سەرەتا کۆنگرەیەکی نیشتیمانی هەبێ، هیچ نەبێ بۆ ئەم سێ پارێزگا بچکۆڵەی خۆمان و لەمەوە بتوانین تەڵاقی بە چوار پارێزگا ئیشڵابین بە پێجی شووە بۆ داهاتوشمان. مامۆستا سامان دوو خولەکەم ماوە بۆ هەرسێکتان کۆتا پەیامی جەنابتان. لە ڕاستیە دەوڵەت مەشروعێکە بۆ کورد مەشروعێکی مەسیریە، یعنی ئێمە لەناو جەنگەڵێکین ئەگە نەبین بە دەوڵەت گورگەکانمان خۆن لە ڕاستیە، بەڵام ئەو دەوڵەتی کە بۆ کوردستان زەرورە و کۆماری کوردستانی کۆماری باشووری کوردستان بڕین لەم قۆناغا ئەوەیە کە هێزەکەی لە هاوڵاتیەکانەوە لە هێزە سیاسیەکانەوە لەو هێزە نوێیانی کە بریتیە لە کولتور و لە زمان و لە ئابووری خەڵک بێتە بنەمای بەهێزکردنی ئەم دەوڵەتە نەک لایەنی تر و پێویستە دەوڵەتێک بێت لەسەر بنەما دیموکراتیک
دموکراتیەکان لە خەڵکەوە بۆ خزمەتی خەڵک بێت لەسەر فەلسەفی مافی مرۆڤ. مامۆستا دڵشاد وڵی من کۆتا پەیامی جەناب بزانم کاتەکە تۆزێک کاتێک ئەبوو بسمەلای کاکدانات مەلای جەناب لە ڕاستە ئێستا قسە لەسەر مەسلەی دەوڵەت ئەوانەی کە خەوفیان لە مەسلەی دەوڵەت هەیە زۆر پەنا بۆ بابەتێک ئەبن کە کاتی نییە یعنی باسی بارودۆخ ئەکەن نەک باسی هەوی ئەو دەوڵەتی کە دروستی ئەەکەین پێم وایە ئەوەی کە پێویستە ئیشی لەسەر بکرێ ئێمە قسە لەسەر هەوی ئەو دەوڵەتە بکەین کە پێویستە دروست بکرێ و بڕوام وایە نابێ هیچ لایەنێکی سیاسی هەبێ خلافی لەسەر ئەوە بێت کە ئەمە پێویستە بەرەو دەوڵەت بڕۆین جا چۆن هەوی دەوڵەتەکەی ئەوێ حقا تەرحیب بکەوە مناقەشەی بگەنە قەناعەت دەربارەی ئەو هەویەیە کە خۆی ئێوە بە دەوڵەتی کوردستان بەڵام حەقی بڕواناکەم هیچ کەس ئەوە مافە بەخۆی بداکە سپاس دەکەم مامۆستا کۆتا قسەی جەناب زۆر بە کورتی خەونی هەموو کوردێک دروستبوونی دەوڵەتی کوردیە و لە ئێستا چارەنووسی لە ڕاستیا کوردستان و دەوڵەتەکەش لە دەست ئەو پێنجە هێزەیە و من داوا لە کاراکتەرە باڵاکانیان و کاراکتەرە ناوەندیەکانیانەکەم واز لە کەمالیاتی ژیان بێنن بە دەستێک هەوڵ بن بۆ نووسینەوەی مێژوو دروستبوونی دەوڵەتی کوردی بە دەستێکی تر بەشێک لەوەی هەیەە با لە خزمەتی کوردستان و نەوەکانی داهاتوار. بەڵێ سپاس بۆ کاکدانا، سپاس بۆ مامۆستا دڵشاد، مامۆستا سامان، مامۆستا شەماڵ، سپاس بۆ کاتێک کە بە ئێمە و بە بینەرانتان بەخشی. بینەرانی ئەزیز سپاس بۆ هایکرێست، بینەرانی ئەزیز ڕێزی یادگار فایق و تەواوی مستافە جوانە لە شاری سلێمانی و شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم و ماڵتان هەمیشە ئاوەدان بێت لە خۆشیدا. دەستان خۆش بێت ماندوو نەبن.